مەطڵوعامەکەی هەولێر و زانیاریە نەبیستراوەکان. ڕۆژێکی خوێناوی بۆ کرێکارانی پایتەختی کوردستان. ئێوارە ئەمڕۆ لە هەولێری پایتەختدا 5 ماڵ تەرمی کوڕەگەنجەکانیان بۆ ڕۆشتەوە. کوڕی ماڵە کرێکارەکان نە لە جەنگ بوون و نەشەڕێکی دیاری کراویان کردبوو، وەڵکو کوژران تەنها لەبەرەوەی داوای کاریان کردووە لەو کۆمپانیایی کە هەزاران کرێکاری بیانی و عەرەب بەخێو دەکات. نیوەڕۆیەکی درەنگ سەدان گەنجی بێکار لە کوڕانی عەشیرەتی هەرکی بۆ 5مین جار چوونەوە بەردەم بارەگای کۆمپانیای لاناز و داوای دامەزراندن و کاریان کرد. بەڵام تەنها لەبەرەوەی ڕێگای تانکەرەنەوت و بنزینەکان گیرا بوو، کارمەندانی ئەمنی کۆمپانیاکە کوێرانە و بێگوێدانە ژیان و سەلامەتی خۆپیشاندەران دەستدڕێژی گولەیان کرد و لە ماوەی کەمتر لە کاتژمێرێکدا 5 گەنج شەهید بوون. بارەگا و شوێنی کۆمپانیایی لاناز لە گوندی لاجانی گوێرە و 2250 کەس کە زۆربەیان کرێکاری بیانین کاریان بۆ دەکەن بە مانگانەیەکی زۆر، بەڵام لە خەڵکی ناوچەکە و گەنجانی گوێر تەنها 200 کەس وەرگیراون و ئەوانی دیکە تەنها شۆفێری تانکەرەکانن. کۆمپانیای لاناز کۆمپانیایەکی حزبیە و تایبەتمەندە بە سوتەمەنی و لە سەدا 43 سوتەمەنی و بنزینی کوردستانی کەوتۆتە بندەست و ڕۆژانە 2,700,000 لیتر بنزین دەپاڵێوێت و دابەشی دەکات بەسەر بنزینخانەکانی خۆی و ئەوانی دیکەدا. ئەو نەوتەڕەشەی کۆمپانیا وەری دەگرێت، ئەو بەشە سوتەمەنیەیە کە لە حکوومەتی عێراقەوە دەدرێت بە کوردستان. بەڵام کۆمپانیاکە بێ منافیز وەری دەگرێت و دەیپاڵێوێت و دەیفرۆشێتەوە و بەوەش بە تەواوی یاری بە نرخەکان دەکات. هەر بۆیە نرخی بنەڕەتی بنزین و نەوت و گاز لەلایەن ئەوانەوە دەردەچێت. خەڵکی ناوچەکە لەبەر بێکاری لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 4 جار خۆپیشاندانیان ئەنجام داوە و داوای کار و ئیش دەکەن و دەڵێن مادام هەزاران کرێکاری سووری و ئەفغانی و ئێرانیتان هێناوە شوێنی کاریش بدەنە خەڵکی ناوچەکە کە تەنها دووکەڵی سوتەمەنیەکە دەبینن. خۆپیشاندانەکەی ئەمڕۆ جیاوازتر بوو لە خۆپیشاندانەکانی تر، بەو پێی ئەمڕۆ 5 گەنج کوژراون و 4 دیکەش بریندار بوون.